بەخێر بێن بۆ وانەی دووەم. بەڵام بزانین بۆ کۆنتڕۆڵی ترس لە وتاربێژی زۆر ئاڵۆز و سەختە، زۆر پیچیدەیە. بەهۆی ئەوەی کە هونەری وتاربێژی هونەرێکە تێکەڵاو لە چەندین علم و چەندین هونەر. بەشێک دەڵێن دەروونناسیە، دەروونناسی تێدایە. ڕاستە بەشێکی ئەوانەی کە دەیکەین دەگەڕێتەوە سەر دەروونناسی، بەڵام دەروونناسی زۆرتر دەگەڕێتەوە سەرەوەی کە لە پێشدا تۆ ترست بۆچی هەبوو لە دەورانی منداڵی، بەهۆی چی ترست هەبوو زۆرتر ئەوانە باز دەکا. بۆیە زۆربەی دەروونناسە خۆشەویستەکانیش لە خولەدەورەکانی ئێمە بەشداری دەکەن. بەشێکی وتاربێژیە، یعنی هونەری وتاربێژی تۆ هونەری پێشکەشکردن دەبێت فێربی، هونەری دەربڕین دەبێت فێربی. ئەوەیە کە ئەگەر ئەوەی بزانی زاد دەتوانین ترسەکە لە دەست بگری. بەشێکی بوونەوەرناسی گردیلەیی یا زیشتشناسی مولکولیە دەگەڕێتەوە سەروی کە بزانین لە نێو مێشکێمەدا لە نێو جەستەیمەدا چ شتێک ڕوودەدا کە ئەو ترسە بۆ ما بەدیدێ. و دوایە علمی NLP کە ئەوڕۆ لە NLPش زۆر کەڵک وەردەگرن بۆی کە ترس لە وتاردان کۆنتڕۆڵکەن. و دوای داهێنان یعنی دیزاین فێرکاری کە ئەمە چۆن دیزایانی وتارەکەمان بکەین، لە چۆڕا بۆ شۆ بچین، چه هاان لە پێشدا بێ، لە دەرەژەدا چ بڵێن، لە کۆتاییدا چ بڵێن. ئەو دیزاینەر زۆر گرنگە. و دوای پەیوەندی کاریگەر، زۆر کەس شاید بتوانێت خسام بکە، بەڵام پەیوەندیکی کاریگەری نەبێ. ترس کۆنتڕۆڵی ترس هەر ئەوەنەیە کە ئەمە بتوانین بچین لە جگایەک ڕاوەستین و وتارەکەمان پێشکەشکەین. گرنگەوەی بتوانین پەیوەندیکی باش و کاریگەریشمان هەبێ، پەیوەندیکی مواسرمان هەبێ لەگەڵ بەشداربووەکان و بەردەنگەکانمان. بەڵام بزانین کاتێک دەترسین چ دەبێت. دەگەڕێنەوە ساڵانێکی زۆر لەوە پێش، نزیک چەند هەزار ساڵ لەوە پێش، کاتێکی کە دایک و بابەکانی ئێمە لە نێو غاردا دەژیان. بزانین ئایا ئەو ترسە بەکاریان هاتۆ یان نا. بۆ وێنە کاتێکی شێرێک پڵنگێک ئاوە بۆ لات دێ، ئەگەر ترسیان نەبا دەچون بۆ لای و دەستێکیان بەسەریدا دەچێشا و ئێستا ئەوانیش نەدەمان و ئێمەش لێرە نەدەبووین، چونکە هەر نەسلەکەمان و دایک و بابەکانمان نەدەمان. کەوایە ئەو ترسە بەجێیە، چونکە کاتێک کە دەترسین دوو ڕێگا بۆمە دێتی پێشێ، یا بەرگریکەین لە خۆمان یا هەڵێن. بۆیە ئەو ترسە لەو جیگایانە زۆر کاریگەرە. بەڵام کاتێک دەترسین لە نێو مێشکی ئێمەدا چ ڕوودەدا؟ لە نێو مێشکی ئێمەدا زۆر بە ئاسانی بە سادەیە کە مەوێ پێشتان بکەم، هیپۆتالاموس و هیپوفیز هەیە کە ئەنزیم هەیەک لە نێو مێشکی ئێمەدا تەرەشۆ دەکات. ئەو ئەنزیمانە کاتێک تەرەشۆ دەبن لە نێو لەشی ئێمەدا و لە نێو مێشکی ئێمەدا ئاڵوگۆڕهایەک بەدیدێ کە دەتوانین ئەو دوو ڕێگایە هەڵبژێرین، بەرگریکردن یا هەڵاتن، بۆی کە گیانی مە بپارێزێ. خدای گەورە ئەو ترسی بۆیە لە نێومەدا داناوە بۆی کە لەو کاتانەدا بتوانین گیانی خۆمان بپارێزی. کاتێک کە ئەو دوو غوددا ئەو ئەنزیمانە تەرەشح دەکەن، دوایە پۆمپاژی ئادرناڵین زۆر دەبێت، یعنی ئادرناڵینێکی زۆر لە نێو لەشی ئێمەدا تەرەشح دەبێت کە تەرەشح بوو وزەمان زۆرتر دەبێت، ئێنەرژیمان زۆرتر دەبێت. هاندیوتانە کاتێکی کە دەترسین لە ناکاو شتێک دێت پێشێ، بۆ وێنە تۆ لە ڕێگایەک دەڕۆی لە فکردای لە ناکاو سەگێک دەوەڕێ و ترسیوەتەی حملە بکە، تۆ حوسەلەت نییە ئەسەن بە ڕێگادا بڕۆی، هێزت نییە، بەڵام چون ترسیوەتەیە لە ناکاو زۆر بە سورعەت هەڵدەی و ڕادەکەی. ئەو هۆیەکەی وەی کە ئادرناڵین تەرەشح دەبێت، دەیمە بپارێزێ و وزە و هێزمان زۆر زیاتر دەبێت. و دوایە ئەو دڵە کوتەش کاتێک کە زیاتر بوو بۆیە کە خێنێکی زۆرتر بە مێشکی ئێمە بکە. تەوای ئەوانە یانی چی؟ یعنی چ ڕوودەدا لە کاتی ترسدا لە کاتی وتارداندا؟ زۆر بە سادەی ئاوای لێ دێ، یعنی ئارەخەی دەکەین. بۆ ئارەخەی دەکەین؟ دیوتانە کەسێک کە وتاردا هەر ئارەخەکەی دەسرێتەوە بە خاتریەوەی کە کاتێک ئێمە دەترسین لەشی ئێمە گەرمدا دێ. کاتێک گەرمدا هات بۆ ئەوەی کە ئەو لەشەمان ئاستی گەرمایەکەی بێتە ئاستێکی باش، ئارەقە دەکەین. ئارەقەمان کە کرد، ئارەقەکە لە لەشمان دەچێتە دەرێ و پلەی گەرمایی لەشی ئێمە دادەبەزێ و دەگەینە ئاستێکی باش کە بتوانین ئەمە هەڵبژاردنێکی باشمان هەبێ بۆ هەڵاتن یا بەرگریکردن. دوایوی دڵەکوتەمان زۆر دەبێ. کە دڵەکوتەمان زۆر دەبێ، خێنێکی زۆرتر بە مێشکی ئێمە دەگا، ئۆکسیژنێکی زۆرتر بە مێشکی ئێمە دەگا، مێشکی ئێمە بەهێزتر و بەتواناتر دەبێ و ئەو دەمی دەتوانێت بڕیارێکی باش بدا و کردەوەیەکی باش و دروست دەبێ لە کاتی ترسدا. و دوایوی گلێنەی چامان دەکرێتەوە. گلێنەی چامان کە کراوە ئەمە
دووری باش دەبینین بەڵام نزیکی باش نابینین بۆی کە ئەو حیوانە درەندە کاتێک هات بۆ لای ئێمە ئەمە بتوانین دارێک بەردێک شتێک هەڵگرین و بەرگری لە خۆمان بکەین بۆیە نزیکی نابینین زۆر چاک نابینین پێش چاومان تاریک دەبێت گلەی نەچاومان دەکرێت و دووری زۆر چاک دەبینێت و سەر و ملیشمان دێت پێشێ چونکە کاتێک مان هەیە بەرگری لە خۆمان بکەین دەبێت سەر و ملمان ئاوا بێت پێشێ دیتانە کەسێک ئاوا بتوانێت شەڕ بکایە بەرگری لە خۆی بکە پس ئێمە سەر و ملمان بەو شێوەی دێت پێشێ و حاڵەتێکی بەرگری و دیفاعی لە خۆمان دەگرین و دوایوی زارمان وشک دەبێت بۆ چونکە لەو کاتێدا مێشکی ئێمە دەڵێ لەو کاتێدا پێویست نییە کە ئەو بەشە لە لەشمان ئاوی هەبێ ئاوکە لێ وەردەگرێتەوە سرنجەکە لێ وەردەگرێتەوە و بۆی گەرومان وشک دەبێت شاید هەر ئاویش بخۆینەوە هەر دیسان گەرومان وشک بێت و دوایە وێکاتن و خاڵی بوونی میزەڵدان کە خوددانەکە بەسەر کەس بێ بۆی کە ئێمە بارەکەمان سوکتر بێ ئەگەر قەرارە هەڵبێن ڕابکەین بتوانین سوکتر بین و باشتر بڕۆین بەڵام ئەوانە کاتێک ناخۆشە کە لە وتاردان دێت پێشێ کاتێکی تۆ دەچی لە جگای قسامکەی ئارەقی دەکەی هەرچی ئارەقەکەت دەستڕێەوە دیسان دەبینی ئارەقەت هەر زۆرە وەوە زۆر بۆمە کێشەیە و ئەزێتمەندەکە دەبینی دڵە زۆر دەبێ کوتم ئەمن لەو جێگایی کە قەرار بوو قسام بکەم دڵە کوتم ئەوەندە زۆر و کە لێرە هەستم پێ دەکرد هەستم پێ دەکرد دڵم هاتووتە ئێرە ئەو لێرە نەبزەکەم هەست پێ دەکرد ئەو دڵە کوتەش هەزیێتت دەکات دڵی پوسی وام لێ هات ئەمنیش و پرسیارم لە خۆم دەکرد و دوایوی گلێنی چاو دەکرێتەوە کاتێک گلێنی چاو کراوە ئەو کەسێک کە لەوێ و بەردەنگی لەوێ دانیشتو زۆر بەجوان دەیبینی بەڵام ئەو نووسراوی کە بەدەستی خۆت نووسیتە بەباشی نایبینی تازە ئێمە زۆر جاری نووسراوەکانمان زۆر بەپەلە دەنووسین و بەوردی دەینووسین لە درێژەدا باسی دەکەین کە نووسراوەکانمان دەبێت چۆن بێ کە لەو کاتیدا بتوانین بخێنینەوە دەیە شتێک بۆ خۆمان نووسیمانە بۆمان ناخێنرێتەوە ئەوەش دڵەکوتەمان زیاتر دەکات بەڵام کەسێک لەوێ دانیشتۆ نێوچاوانی تێک ناوە ئەوی زۆر جوان دەبینین و ئەمە دەڵێن ئەو بۆیە نێوچاوانی تێک ناوە چونکە من باش قسان ناکەم چونکە من خۆش قسان ناکەم لە حاڵێکدا شاید واژ نەبێ شاید بخۆی کێشەیەکی هەیە شاید لە ماڵێ لەگەڵی بە شەڕاتون شاید قرزدارە شاید بیر لە شتێکی دێکە دەکاتەوە بەڵام مە چەند کەسان دەبینی کە ئەوانە نێوچاوانی تێک ناوە یا لە فکردان وە هونەری مەیەکە کارێکی وا بکەین کە ئەوانە سرنج بەمە بدەن و لەو حاڵەتەی بێنە دەرێ و دوایوی سەر و ملکاتی پێشیە ئەوە زمانی جەستەی کەسانێکە کە متمانە بەخۆی و ئیحتیماد بە نەفسیان کەمە کەسێک کە متمانە بەخۆی کەمە بەو شێوەیە سەرمەلی هاتووت پێشێ و ئەوەش هەواڵێک دەنێرێ بۆ بەشدار بۆکان کەو کەسە متمانەی بەخۆی نێ و تاربێژێکی چاگنێ بۆیە لە درێژش لە باسیوە دەکەین دەبێت ئەمە زمانی جەستەمان زمانی کەسانێک بێ کە متمانە بەخۆیان هەیە زاریشمان ویشێک دەبێت هەرچی ئاو دەخۆینەوە دیسان هەر گەرومان ویشکە نازانین بۆ و لە کاتی وتاردانیش ئەوەندا و بخۆیەوە تووشی زۆر کێشەی دیکە دەبی کە لەو کاتێ ناتوانانی وتارەکەت بەجێهێڵ و دەست باو بکەین و ئەوەش کە هیوادارم بەسەر هیچ کەس نەیە شاید لەو کاتێدا کە ترسمان هەیە لەو کاتێدا باشە بەڵام لە کاتی وتارداندا کێشەیەکی زۆر گەورەیە و کێشەیەکی دیکەش بۆمە دێت پێشێ کە شتەکانمان لەبیر دەچێتەوە بۆ چونکە دوپامین لە مێشتا کە هات هەموو شتێکمان لەبیر دەچێتەوە بەشێکی مێشکمان سپی دەبێ و ئەو شتێکە دەمانزانێ بیرمان دەچێتەوە با بە خۆم بەسەرەوەیدا شارەزا بووم خۆ بەسەرەوەیدا زاڵ بووم و شتێکە کە من دەیزانم ئەدی بۆچی لەبیرم چۆ ئەوە هەموو کێشەیە کە دوپامینێکی زۆر لە مێشکی ئێمەدا دێ و دەبێت هۆی کە شتەکانمان لەبیر بچێتەوە ئەوانش هەموو ڕێگای هەیە باز دەکەین کە چۆن ئەو شتانمان لەبیر نەچێتەوە بەڵام پرسیارێک هەیە ئایا ترس باشە یان نا یا باشتر بڵێن ئایا ترس لە وتار لە کاتی وتارداندا باشە یان نا جوابەکە وایە بەڵێ کەمێک ترسیش هەبێ باشە بۆ چونکە ئەگەر ئێمە ترسمان نەبێ زۆر بەرپرس نابین زۆر هەست بە پرسایەتی و مەسئولیت ناکەین و ئەو شتێکە قەرارە حازریکەین حازری ناکەین دڵێن جا ترسمان نییە کێشەیەک هەیە خۆ ئەمە وتارمان داوە قسەمان کردو و یاوە کلاسێکە زۆر ماوانە کتۆتەوەمان دەناسین و منیش لە وتارێکی خۆم هەروام کوتمانە هەموو ڕەفیق و هاوکاری خۆمن کە چیها جا لەگەڵوانە قسەم کردو بەڵام کاتێک کە دەچی قسان دەکەی دەبینی نا ئەو ترست پێویست بوو کە لە پێشدا خۆت حازر کردبە بۆ وێنە ئەمن ئەوە یەشێک لە خولەکانی مێر منداڵانی خۆشەویستە کە چەند ساڵ بە لە ئێستا داماننا لەو خولەیدا
ئەو مێر منداڵە خۆشەویستانە کە هاتن بەشداریانکردن خۆ من ترسم نەبوو ترسەکەم لەدەست گر بوو چونکە ئەوەندەم وتار و سیمینار و کلاس بەڕێوە بردووە ترسەکە لەدەست خۆمدایە بەڵام ترسێکم بۆ خۆم ساز کرد پێویست بوو وتم ئەی ئەوانە کە پرسیارێکیان پرسی نەمزانی ئەگەر من لێرە لێم غەڵەت بوو یا شتێکم لێ بیرچۆوە ئەوانە هەموو کێشن بۆ خۆم ترسم ساز دەکرد بۆ چونکە تا ڕادەیەک ترسم لازمە ئەو ترسە وزەت دەداتێ دەبێت بۆ خۆت بێ هەندێک ترس و وزە بۆ خۆت ساز بکەی بۆی کە باشتر بتوانی کارەکان بەڕێوەبەری و دەقیقتر و منەظەمتر بێت و ئایا ترس کۆنتڕۆڵ دەکرێت ئەو پرسیارێکی زۆر گەورەیە کە هەمومان لە خۆمان دەپرسین ئایا ترس کۆنتڕۆڵ دەکرێت دانیشگای ئاریزۆنا زانکۆی ئاریزۆنا هات یەک دانە لێکۆڵینەوەی کرد بزانێ ئایا ترس لە وتارتان کۆنتڕۆڵ دەکرێت یان نە بەپێی ئەو لێکۆڵینەوە دەرکەوت کە ترس لە وتارتان کۆنتڕۆڵ دەکرێت چۆن کۆمەڵێک لە قوتابیەکانی هێنا و لەوانە تێستی وەرگرت ئەوانە هەمویان ترسەکان لە نمرەی 10.9 بوو یعنی ڕادەی ترسەکەیان لە 10.9 بوو و هێنای ئەوانە فێریان کردن ئامۆزشیان دان ڕاهێنانیان کرد تەمرینیان کرد ماوەی 6 مانگ کاریان لەگەڵ کردن بۆی کە ترسەکان کۆنتڕۆڵکەن دوای دیتیان ئەوانە لە 7.9 هاتون بۆ 1.3 بوو یعنی پلەی ترسەکان ئەو ڕادا هاتە خوارێ لە 7.9 هات بۆ 1.3 و چەند مانگ دوایش کە تێستیان لێوەرگرتنەوە دیتیان ئەو کەسانە کە لەو خۆڵاندا بەشداریان کردو دیسان ترسەکەیان لەو ڕادەیدایە و لەدەست خۆیان گرتو و بە دڵخۆشیەوە تاوای کەسانش کە لە خوڵی دەورەکانی ئێمە بەشداریان کردەوە ئەوانش هەموو توانیانە ڕادەی ترسەکان کۆنتڕۆڵکەن هیوادارم توی خۆشەویستیش کە لەو خوڵەدا بەشداریت کردووە حتمما لەو کەسانە بی کە بتوانیت ترسەکەت لەدەست خۆت بگری و ئەو کەسانی کە بەشداریان کردو ڕادەی ترسەکەیان شاید جیاواز بووە بۆ وێنە کەسێک ڕادەی ترسەکەی لە 7 بووە کەسێک ڕادەی ترسەکەی لە 5 بوو کەسێک لە 3 بوو بەڵام گرنگەوەیە تەواوی ئەوانە لەو ڕادەی ترسەکەیان بۆ کەمیان کردوتەوە دابەزیەوە لەدەست خۆیان گرتووە و ئەوەی ڕێگای درێژخایەنەکە هەر دەڕۆ و باشتر و باشتر دەبێت دڵنیام دووبارە دووپاتی دەکەمەوە ئێوەش کە دەتوانن ئەو ترسەتان لەدەست خۆتان بگرن بۆیە پێم خۆشە جۆرا بگرن بۆ پاژماوەی ئەو قسانێک کە دەگەڵین جادەگەین بەوەی کە ئەو ترسە بۆ چی دێ چ بکەین چی دەگەڵ بکەین لەوانەی دیکەدا چاوەڕێتان